راس بو بيرن لو بانا ناخەوە لە دینی یەکەمیان کاڵاکردنی مێ وای کردەوە ئێستا کلتوری هاتۆتە ئاراوە دەبێت مێ لە بازاڕێکا بێت دووخوارکەینەوە لە پیاو سالاری و بیگەڕین بۆ پێنویستی و مێ سالاری ئێمە پێمان وایە کەلتور تا ئێستا خواست وا قسە ئەکەن وا باس و خواستەکە لە یەکە دەنەوە کە ئێمەمانان وەو برادرانی دیکەش لە بواری ئازادی قسەستانی نێرومان لە ڕێی کۆمەڵایەتی وە قسەکەین